السلام عليكم ورحمة الله وبركاته. بس كان باسكردن لسر شيء غزة وكوه تو باسي حيوانك أجرك بكي هموي قروين درابي تنها كلككي ما بيت سكرنا سكلككي بيجمان ظلم شي جورا لطواوي أو جان لبراء كين دكاتيكا كخسيري خريطة كين هي سينما وتنها أو ديما وكيستاك الشر للسراء لكاتك ما لو هم نبيتينوا تنها لكل شيء أو جانا برا ببيتينوا كتنها أيون دري ماوا بقروا يندرت حتى كسيري خريطة شكل هروا درتوا سبحان الله يك ختي ماوا أويتر هر همو داجير كراوا كتسيت أدين من ملاني وقصر لسر أو كمينا أكين كيستاك شر زنجشي زوري لسره بوي بيوست اما باسي هموي بكين وتسون او هموا اسرائيل بابلين فلسطيني داجير كردوا وتسون بنيات ندراوا چه بنياتي ناوا بيوست من بوي كبقرلو بميجوده بداخو كاتشيش هندي كسكا ابيسين علي حفتا 5 ساله ام شرا بردوام نخل حفتا 5 سال نيم شرا بردوام بالكل حفتا 5 سال بلساكا بلاغكيان دا مزراندرو و ولاتكيان دا مزراند و إعلاني دولة إسرائيل كل سرخاشي فلسطين كواتا برلو صالي 1938 برلو حتى 5 صالة أو زمين سازيت سبو كبوي كرابوي كلم روج قالدا لتواردي بينزي 1938 دولة إسرائيل بيتا كايوا كواتا بيسمان ببيش أويا بيش ميجوي بيش صالي 1938 تشيبونو تونتوانيان صالي 1938 دولة إسرائيل رابجينن لسر خاشي فلسطين بوش بيوست بموجود أبرون بويكا كساني تعمبر نكين ياخد بنظاني قصة تشتغل نكين دوايكا ودر بكيو كهيز نازاني لموجودة بوشا رأي خمان دار برين ياخد هلوستك أدوين برانبر كسانك يعني جروبك بونمونا بلين أم جروبا يعني أم حزبا أم فلان في سار باشا يعني خرافة لكاتيكا بيش أوانيش أم تشيشي هبوا وبالكو لو خرابتري شبوه بلام استاكا كباسم كرتنها او ديلي ماوتوكا من ملانيو چشم لسر اويشكا غزه كواتي اما باسي غزه ناكن بشي وقشتيكي بالكو اما بيشي دا مزراندني باسي دا مزراندني ياخد او زمين سازيت سبو كالصالي 1938 دولة اسرائيل راگيندرا اگر بيتو بموجوده بسينوا بزانين لكي وسري هلداوا اما لدواي شورشي فرنساي صالي 1789 لو كاتوا او خونه هبوا اقدار بر لشورشكش خونك هبوا بلام لو كاتوا كامبر بستنما لبردميان دا توانيان ونابليون بونابرت كحكم راني فرنسا قرت دست لصالي 1799 لروجنامي فرنساي نجمارة 239 او كاتدا بانگشی همو یهودی کانی جهانی کرد بوی که سکاتی او هاتوا او خونتان بو بین ما کایوا که هتانا کاویش دوباره بنیتنا نوی دولتی یهود دولتی که بو یهودی کان بویشا هر بو بونه و هنگاوی بونان بلان بهوش کس خواردوکانی لزنگکانی موسکو واترلو او بونی توانی ام خونیان بو بینت دی اگرنا هنگاوی باشی بونان حتی گیشتا اسكندريه گەیشتە میسریش بەڵام ئەوە بوو پوکایەوە نەیتوانی ئەم خەونەی بینتە دێ بۆ یەهودیەکان چونکە بنە بەرسای خۆتە بۆچی یعنی کە ئەو بانگەشەی ئیمپراتۆریەتیە کرد لە ساڵی 1940 خۆتە نەزانی ئیمپراتۆریەتی خۆی ڕاگەیان ناپلیۆن بوناپەر لە کاتێک ئامادەیە وەڵامی کەسانێک بداتەوە کە ئەو خەونەیان بۆ بینێتە دێ بۆ لەبەر ئەیدیت کە ئەوانە هێز دەسەڵاتیان چەندە زۆرە لنيو بازارو لنيو بانك كاندا بتايبتي عائلي روتشيلد بوشا استاش وكو وفايق بو او دس بيش خريي نابليون بونابرت لا شاري لقضايا عكا لبابلين فلسطين لسر قردكيا هيكلي شان بودانا باسبكيوا وكو وفايق بو نابليون بونابرت كاو دس بيش خري بو اوان كردوا كيستاكا دولة اسرائيلي بي لسر بنيات نراوا بلام لدواي او كده شري واترلو نابليون بونابرت بابل شكستي هنا بريطانيا زالبو بسريده او بو بريطانيا ايويس رضامندي اوانا بدس بيني بويكا بتوانت بيان هنت لاي خويان بويكا بتوانت اوان بيكوا هما هك بنو
لە فەڵەستین دەوڵەتێکیان بۆ دابمەزرێنێ بۆی کە بەریتار ببێتە جێگای ڕەزامەندی ئەوانە ئاگادار بن. یان بۆچی لەبەرەوەی ئەوانیش ئەیان دیت کە ئەوانە چەند دەسەڵاتیان زۆرە لە نێو بازاڕ و درا و بانکەکانە. بۆشە بینی 40 ساڵ دوایی ناپلیۆن بوناپەر لە ساڵی 1840 بەریتانیا هەنگاوی بۆنا بۆەوەی کە وڵاتیان بۆ بنیات بنێ لە فەڵەستینە. بۆشە پالمەرسۆن کە وەزیری دەرەوەی ئەو کاتێ بەریتانیا بوو نامەیەک بۆ قونسوڵی خۆی ئەنێرێت لە ئەستەمبۆڵە بۆی کە دەسەڵاتی سوڵتانی با بڵێن سوڵتانی ئەو کاتێ خلافەتی عوسمانی ڕازی بکە بە هەر نرخێک بێت بۆی کە ڕێگا بدە دەوڵەتێک لە فەڵەستین بۆ یەهودیەکان بنیات بنێت. ئەوە بوو ڕەتی کردەوە بەی شێوەیەک ڕازی نەبوو. هەرچە لە پێیانوت چەند بەردی لێە بە قەدرای ئەو بەردە زێرتە دەینێ و قەرزەکانیشت بۆ دەینەوە بەس ڕێگا بدە کە دەوڵەتێک بۆ یەهودیەکان لەوێ بنیات بنین. ئەوە بوو ڕازی نەبوو بەو بژاردەی کە لە بەردەمیاندا نابوو بەڵام ڕازی نەبوو. بەرحاڵ ئەوە بوو ئەو کاتە لەو بەولاوە هەنگاوی تریان نەبووی کە بتوانن ئەم جارە زەوی و زار بە خۆیان بکڕن لەو ناوچانەدا لەو کەسانەی کە خاوەن زەوی و زارن بەبێ بە نهێنی بەبێ کە بزانن چیان لە خەیاڵدا هەیە. بۆیشە بینی ڕۆتشیلد لەو کاتەدا 4 جار لەعنی ساڵی 1840 هەتا ساڵی 1885 ئەڵێن 200,000 دۆنم زەوی کڕی لێک شخصە جگە لەوەی کە بەخۆشی لێنێ لە چەندی کەسکەیت کڕیوە. ئەو 200,000 دۆنمێک کە لەوەی کڕیوە لە بنەماڵەیەکی بەڕەگەز لوبنانی کە لە ئەوروپا ئەژیان ئەوان بوو لی کڕینەوە. کاتێک کە چوونە وێن دەرێش زیاتریان زەوی زاری کڕیە کاڵێن ڕۆتشیلد لەو کاتەدا 14 ملیۆن فرانکی ئەو کاتەی خەرج کردووە بۆ کڕینی زەوی و زار بۆی کە کیانێک لەوێ دروست بکات بۆ یەهودیەکان کە ئەو کاتە دانیشتوانی بابن یەهودیەکانی ئەو کاتە کە لە سەر خاچی فەڵەستینە ژیان ئەڵێن زیاتر لە 3,000 کەس تێنە ئەپەڕی لە یەهودیەکانە. بەڵام کاتێک کە ئەوان هاتن با بڵێن ئەو جێگایانیان کڕیو و ئەو خەڵکانە کە عەرەب بوون لەسەر ئەو خاکە ئیشیانە کرد کوشتکاڵیان کرد هەموویان وە دەرنان ئیتر یەهودیان لە دنیادا هینا لەوێ با بڵێن کۆیان کردنەوە چەند مستعمەڕەیەکیان دروست کرد چەند با بڵێن یەکێکی نیشتە جێبوونیشان دروست کرد کە لە بەناوبانگترینیان مستعمەرەی ڕیشۆن لتسیۆن بوو کە جار بەجار ئەبینین ساڕخەکانی حەماس ئەگاتە ئەو یەکەی نیشتە جێبوونە کە لە ساڵی 1885 تەواو بوو و بۆ جاری یەکەم لەو کاتەدا ئاڵای ئێستای ئیسرائیل لەو مستعمەرەی ڕیشۆن لیتسیۆنە بەرز کرایەوە وەکو کیانێک بۆ یەهودیەکان لەو شوێنە کە هێشتا لە ژێر کۆنتڕۆلی دەوڵەتی خلافەتی عوسمانیدا بوو. بەڵام لە هەمان کاتدا ئەو کیانیان بۆ خۆ لەوێ دەرێ بنیاتنە بەبێ کە خەڵک بزانێ ئەمەنە مەبەستیان لەوە زیاتریان یان تەنها ئەو میحوەڕەیە یاخود ئەو ناوچەیە کە بۆ خۆیان یەکلا کردوێتەوە. بەرحاڵ کاتێکە بینی ئەو کیانە لەوێ دروست بوو با بڵێن لە ڕووی زەوی زارەوە زەوی زارێکی زۆریان کڕیوە و لە ماکەدا کیانێک دروست بووە ئاڵای ئیسرائیل تێدا بەرز کراوەتەوە و تا ئێستاش یعنی بۆ وەفایەک بۆ ڕۆتشیلد کە قەبرەکەی لە شاری حەیفایە ساڵانە قوتابیەکانی قوتابخانەکان ئەبەن بۆ سەر گۆڕەکەی وەک وەفایەک بەوەی کە ئەمە یەکەمین کەس بووە کە توانێتی کیانێک بۆ یەهودیەکان لە سەرخاچی فەڵەستین بنیات بنێت و بۆ جار یەکەم ئاڵای ئیسرائیل لەوێ بەرز کرایەوە. کەواتە لێرەدا زەویەکان تا حدێک با بڵێن ئەو مەنتیقەیە مەوجودە کیانێک دروست بووە بەڵام هێشتا ڕانەگەیاندراوە وەکو ئەوەی کە لەبەر خلافەتی عوسمانی بەڵام بۆ خۆیان ئەم لایەن جیا کردێتەوە. لێرە بۆ دواسنە قۆناغێکی ترەوە بۆی کە ئەم جارە ڕێکخراوێک دروست بکەن و کاری بۆ بکەن و بۆ پەرەپێدان لەسەر ئەو کیانێک کە ئێستاکە دروستی کردووە با بڵێن ڕۆتشیلد بنیاتی ناوە. ئەوە بوو لە ساڵی 1896 ئەو کاتە چێ دێت هەرتزل کە خۆتان ئەزانن بە باوچی دەوڵەتی ئیسرائیل مەشهورە ئاگادار بن یعنی بەڵام وەکو خەونەکە نا وەکو بیرۆکەی دەوڵەتی ئیسرائیل نا وەکو بیرۆکە و خەون ئەمە هی ڕۆتشیلد بووە لە ڕووی مادیشەوە هەر ڕۆتشیلد بنیاتی ناوە و ئەو کاتەی کە پێویست بەوە کرد کە لە ڕووی
سیاسیەوە ئەم وڵاتە زیاتر پەرەی پێ بدێت و بناسرێت ئەوە پێڵێن تیدۆر هرتزل باوکی ئیسرائیلە بۆ شەبینی وەک وەفایەکیش بۆ ئەو ئەبین لە هەموو کون و خوشببینی ئەو وڵاتە با بڵێن ئەگەر لە قوتابخانەکانە یاخود لە پەرلەمانەکانە لە جێگا گشتەکان ئەبینی وێنەی هرتزل لە دیوارەکان دراوە بۆ چووکە ئەمانە بە ئەوان وەکو باوکی دەوڵەتی ئیسرائیل سەیرەکەن ئەم کابراایەتێکی لە ساڵی 1996 ئەوە بوو کتێبێکی نووسی بە ناوی یودن شتات بە ئەڵمانی واتە بە ئەڵمانی نووسیبتی کە خۆشی یەهودی نەمسایە کە ئەو کاتە نەمسا ئەڵمانی یەک بوونە بەرحاڵ ئیتر کتێبەکەی نووسیوە بە ناوی دەوڵەتی یەهودی ئەو کتێبە ئەوە بوو کە تا ئێستاکەش لەسەری ئەڕۆن با بڵێن بۆ بنیاتنانەوەکەی و ئەوەی کە تێدا نووسراوە پرۆتۆکۆلەکان هەموو تێدا نووسراوەتەوە ئەوە بوو ساڵێک دوای ئەمە کۆنگرەیەکیان بەست کە لەو کۆنگرێدا منەظەمەیەکیان دروست کرد بە ناوی منەظەمەی سەهیۆنیەت ئەو منەظەمەی ڕێکخراوی سەهیۆنیەتە ئەو یەهودیانەیە کە زۆر کەس نازانین سەهیۆنین مانای چی ئەتوانێت با بڵێن بەو شێوە پێناسەی بکەین دەوڵەتی با بڵێن ڕێکخراوی سەهیۆنیەت بڵێن دوو جۆر یەهودی هەنا یەهودێکیان باوەڕیان بەوە نییە لە ڕووی شەرعەوە شەرعی یەهودیەوە باوەڕیان بەوە نییە کە جارێک دەوڵەتی یەهودی بنیات بندرێتەوە لە دوای ئەوەی کە 2100 ساڵ بەر لە ئێستاکە و جاری یەکەمیش 2700 ساڵ بەر لە ئێستاکە جارێکیان لەلایەن بابلیەکانەوە دەوڵەتەکانە نێو بدراوە جارێک دووەمیشیان لە سەردەستی ڕۆمەکانە هەفتای پێشی زاینی لە نێو بدراوە بۆشە پێیان وانییە لە ڕووی شەرعەوە جارێکی تر یەهودیەکان دەوڵەتیان هەبێ ئەڵێن لە سەردەمی خۆمانە فیتنە و فەسادێکی زۆرمان ناوەتەوە خی گەورە سزای داوین بۆ لەبەر ئەوە جارێشتر بۆمان نییە ئێمە لەسەر زەوی دەوڵەتێک دروست بکەینەوە بەناوی دەوڵەتی یەهودیان دەوڵەتی ئیسرائیلی ئەمانە پێیان ناگوتێت سەهیۆنی بەڵام بەشێکی تێن ئەڵێن سەهیۆنەکان ئەڵێ جارێشتر بنیاتیان هێنەوە و حکمی ئەو ناوچانە ئەکەین کە پێشتر حکم ڕانیمان تێدا کردووە جا لە سەردەمی یعقوب عەلەیهی السەلام با بڵێن یوسف عەلەیهی السەلام و تا ئەگاتە سەردەمی با بڵێن پێغەمبەرەکانی ترە سلامی خۆیان لەسەر بێت هەتا ئەگاتە عیسا عەلەیهی السەلام خۆتان ئەزان عیسا عەلەیهی السەلامیش لەو کاتەیە لە فەڵەستین لەدایک بووە ئەڵێن حکومڕانیەکە ئەگەڕێنەوە جارێشتر جاکەوات ئێستا دوو گرۆپن ئەو گرۆپێکە باوەڕی بە دووبارە بنیاتنانەوەی ئیسرائیل هەیە پێیان ئەڵێن سەهیۆنی ئەوایان تر سەهیۆنی نینە بۆشە زۆر جار ئەبینین ئەمانە زۆر جار دژی دەوڵەتی ئیسرائیلن و ئاڵای ئیسرائیل ئەسووتێنن و ئاڵای فەڵەستین بەرزەکەنەوە لەگەڵ موسڵمانەکان ئەبینی خۆپیشاندان و گربوونەوە ئاکەن دژی دەوڵەتی ئیسرائیل بۆی ئەوانەی کە لە ئێرانی شەنە ئەوانەی کە لە شوێنێک لە بەریتانیا هەنە لە کەنەدا هەنە لە زۆر وڵاتان هەنە کە مزاهڕاکەن دژی دەوڵەتی یەهودینە بۆش ئەبێت لێک زیاد بکرێنە بڵێن ئەمانە یەهودینە بەڵام سەهیۆنی نین بۆش ئەبێ ئەمە لێک زیاد بکرێتەوە بڵێن دەوڵەتی یەهودی ئەوانەی کە باوەڕیان پێ هەیە سەهیۆنینە ئەوانی تر سەهیۆنی نین کەواتە ئەو کاتێک کە هەرتزی کتێبەکەی نووسی ئەوە کۆبنەوەکەیان کرد لە ساڵی 1897 لەوێدا ڕێکخراوی سەهیۆنیەت دامەزرا ئەوەش بوو کە چەند بڕیارێکیاندا بۆی کە هەرکەس سەو لە ڕێی خۆیەوە لە هەموو وڵاتان بتوانن ڕەزامەندی ئەو وڵاتانە بەدەست بێنن بۆ ئەوەی کە پشتگیریان بکەن دەوڵەتێک بۆ یەهودیەکان بنیات بنێن بە هاریکاری بابڵێ سەهیۆنیەکان خود دەوڵەتێک بۆ سەهیۆنیەکان بنیات بنێن لە دەوڵەتی لە سەرخاچی فەڵەستین بۆ چونکە ئەو کاتەوەیان لێ هاتبوو کە کیانێک ڕۆتشیلد بۆی دروست کردبوون لامان کاتە ئاڵایەکەشیان بەرز کردوێتەوە کتێبەکەشیان نووسیوە و بەرنامە پرۆگرامیشیان نووسیوە چۆن هەنگاوی بۆ بنێن لەگەڵ ئەوەشدا کە دەوڵەتەکان بتوانن پشتگیری وڵاتەکان بەدەست بێنن و پەرەش بدەن بەو کیانەی کە دروست بووە واتە سەبر زەوی بکڕن و یەهودی لە هەموو جێگان بێنن لەوێندەدا کۆیان بکەنەوە و یەکەی نیشتە جێبوون دروست بکەن بۆ ئەوەی کە لەوێدا وردە پەرەی پێ بدەن و هەتا دەوڵەتێک دروستەی بە ناوی دەوڵەتی ئیسرائیلی یاخود دەوڵەتی یەهودی و بۆچی توانیان با بڵێن لەو ڕێکخراوەدا بمەزرێن لەبەر ئەوەی ئاگادار بن ئەمە لە ساڵی 1897 ئەم سەهیۆنیەت دامەزراوە بەڵام لە ساڵی 1821 ڕۆتشیلد بانکە جیهانیەکانی دامەزران یعنی گۆ بزانە ئەو هێزی ئەم ڕۆتشیلدە چەندە گەورە بۆ لە نێو حکوومەتەکانە
و شەڕی فەڕەنسا و بەریتانیا و بابلێ شەڕەکانی ناوپەلی و پوناپەر دوای کردبوو کە شەڕ ناوخۆیەکانی ئەوروپا بە تەواوی بش لەژێ اقتصادیان داببەزێتن و ئەوان سەر بکەون و بتوانن بە کەیفی خۆیان ئەم وڵاتانە وەکو بووکەڵ دەستی خۆیاندا جولیان پێ بکەن و بۆ بەرژەوەندی خۆیان بیا هەڵیان سوڕێن بۆشە ئەوان لە خۆیان ڕائبینی کە ئەم ڕێکخراوەشدا بمەزرێن و کتێبەکەش بنووسن و پشتگیری ئەو وڵاتانە بەدەست بهێن و پارەکەش مەوجودە و کیانەکەش مەوجودە بۆیشە بینی هەنگاویان نا وردە بەرەو زیاتر بنیاتنانی دەوڵەتی ئیسرائیل هەنگاویان نا پاشەوەش کە توانیان ئەمەش بکەن و ئیتر وردە سەبر خەڵکیان ناردو و یەکەی نیشتە جێبوونیان دروست دەکرد تا ساڵی 1905 تا 1907 مؤتەمەری کامپل بێنەرمان مەشهورە کە سەرۆکوەزیرانی ئەو کاتەی بەریتانیا بوو لەگەر حوت وڵاتی ئەو کاتەی ئەوروپا دانیشت وەکو بەلجیکا و هۆڵەندا و ئیسپانیا و فەڕەنسا و ئیتالیا و لەگەڵ بەریتانیا ئەو وڵاتانە بێکەوە دانیشتن بەوەی کە چۆن بتوانن کیانێک بۆ دەوڵەتی ئیسرائیل دروست بکەن و لەسەر خاچی فەڵەستینە و چۆن بتوان خلافەتی عوسمانی بڕوخێنن و وڵاتەکانی ئیسلامیش پارچە بکەن و لە هەمان کاتدا ئەو وڵاتێک کە بنیاتیانێن بە ناوی دەوڵەتی یەهودی و ئەم وڵاتە وابێت کە بتوانێت قەناتی سوێس کە لە میسرە بۆیان زامن بکە بنیات بنێ ئەنی زامنی بکە بۆی کە چونکە قەناتی سوێس وەکوڵێن بۆڕی هەناسەی ئەوروپایە لە ڕووی توجارەتەوە ئەگەر ئەمە زامن بکرێت لەلایەن کەسانێکەوە یاخود دەوڵەتێکەوە کە هەرگیز جم و جوڵە بازرگانەکان لەو خەتەوە نەپچڕێنرێت ئەمە شتێکی باشە بۆ ئەوروپا بۆش ئەمان مەبەستێکیان هەبوو لێرەدا عنی لەگەڵ ئەوەی کە خلافەتی عوسمانی بڕوخێن پارچە بکەن وڵاتەکانیش کەسانێکی لەسەر ئەم وڵاتان بمەزرێنن کە ئینتیما و خۆشەویستی هەبێت بۆ ڕۆژ ئاوا لەما کات ئەو دەوڵەتێکە دروستەکەن و زامنی قەناتی سوێسیان بۆ ئۆکات بزانە دیقەت بدێ ئەم بڕیارە کە ئەتوانە بخوێن لە مؤتەمەری کامپل بێنەرمان هەموو ئەو نقاتانەیشی تێدایە بەرحاڵ ئەمەیان کرد بزەبت ئەبینی لە ساڵی 1916 ئەوە بوو پەیماننامەی ساکس بیکۆ هاتە ئاراوە هێرشەکانیان دەستیان پێکرد هەرکەسە و لەرگای خۆیەوە هجومی کرد ئەوەی بۆ جەزائیر و مەغریب و تونس و مەتیقانە ڕۆیشتن هەتا ئەگاتە ئەوەی کە بەریتانیا و فەڕەنسا هاتن بۆ لای ئەو وڵاتانەی ڕۆژهڵاتی ناوەڕاستە تا بخۆتان نەزانن ئەو بۆ کوردستانیشیان پارچە کرد دوایکەش لە ساڵی 1970 بەر لەوەی کە خلافەتی عوسمانی بڕوخێنن ئینگلیز هاتە نێو خاچی فەڵەستینە ئەم سەقفیان لا برد کە خلافەتی عوسمانی بوو کە تۆزێک ڕێگر بووە لە دروستبوونەوەی یاخود بنیادنانەوەی دەوڵەتێک بۆ یەهودیەکانە بۆیشە بین حکمڕانیان گرتە دەست و فەیلەقێکیشی یەهودیەکانی لەگەڵ خۆی هێنابوو کە بە ناوی با بڵێن لەژێر سەقفی حکوومەتی ئەو کاتی بەریتانیا لەگەڵ خۆی هێنابوو کە مەشق و ڕاهێنانی پێکردبوون و کەسە بەناوبانکانی نێو سەهیونەتیشی تێدا بوو یەک لەوانە ڕابین کە باوکی ئیسحاق ڕابین بوو کە دوای بوو بە سەرۆکی سەرۆکوەزیرانی ئیسرائیل بۆیش بینی کەسە بەناوبانکانی ناو سەهیونەتی ڕێکخراوی سەهیونی تێدا بوون و لە ساڵی 1970 و توانیان بە تەواوی فەڵەستین داگیر بکەن و لەژێر سەقفی بەریتانیا ئیتر وردە یەهودیەکان بهێننەوە و سەبر خاچی عەرەبەکان داگیر بکەن و ئەجا ئەوەی کە فرۆشی ئەوەی کە لیانستان ئەوەی کە دەریان کرد بەر زۆر لە زۆرەکانەکە ئینشاڵڵا داهاتوودا باسیەکەی کە چۆن هاتوونەتە نێو تەواوی فەڵەستینە ئیتر وایان کرد کە ئەبینی لە ساڵی 1970 ئەم خەونیان هاتە دی کە بەرنامەیان بۆ داڕشت بوو بۆش ئەبین لە ساڵی 1970 ڕێژەی یەهودیەکان لەوێن دەردا کە تا ئەو کاتە با بڵێن هەتا دامەزراندن بامە تا ساڵی 1985 هێشتا ڕێژیان نەگەیش بووە 3000 یعنی ئەسلی یەهودیەکان کە بەر لەو پیلاندانانە نەگەیش بووە 3000 کەس بەڵام لە ساڵی 1970 ئەو ڕێژەیە گەیشتە بە 50,000 یەهودی لە بەرامبەر 500 تا 600 هزار عرب لەو منتیقەیە نیشتە جێبوون لە سەر خاچی فەڵەستینە کەواتە بینی وردە زیادیە کرد و وردە ڕێژەی مسلمانانیش کەمەکات تاوای لێ تا ئەگاتە بەم ڕۆیە تەنها بەم ڕۆژگارە کە بینی غەزە تەنها بینی کلکێکی ماوە کە 2,200,000 کەس تێدا ئەژێ بەرحاڵ ئیتر باسیەکە لە داهاتوودا کە چۆن لە دوای ساڵی 1970 چۆن پەرەیان بە خەونەکەیاندا بە پیلانەکەیاندا بۆی کە بتوانن بە تەواوی فەڵەستین بگروێنن
و تەنها ئێستاکە کە ئەبینین غەزەی لێدا تێدا ماوەتەوە. کەواتە لێرەدا بە کورتی و پوختەکەی ئەوە دەستنیشان بکەین کەواتە ئەم خەون و بیرۆکەیە لە مێشیاندا هەر هەبووە بەڵام ڕێگری هەبووە بۆشە ڕۆتشیلد با بڵێن ئەم خەونەی لەسەر زمانی ناپلیۆن بووناپەرد هاتۆتە ئاراوە لە دوای ئەوە کیانەکەیان دروست کردووە لە دوای ئەو کیانێکە دروستیان کرد ئەیتر ڕێکخراوی سەهیۆنیان دامەزرە لە ساڵی 1897 لە دوای ئەوەشەوە هێنری کامپەلبێنەرمان بە هەمان شێوە هەنگاوی بۆ نان وڵاتەکانی کۆ کردەوە لە دوای ئەوەشە بینی لە ساڵی 1970 بەریتانیا هاتە نێو خاکەکە ئیتر لەژێر سەقفی بەریتانیا پەریان بە پیلانەکاندا ڕشدانە پەریان بە پیلانەکاندا هەتا ئەمڕۆکەش بەردەوامە لەسەر ئەو پیلان و بەرنامەیە ئەڕۆن ئیتر لە ئینشاڵە دەرسی داهاتوودا باسەکەن کە چۆن شۆڕشەکان کران و یاخود چۆن پەریان بە پیلانەکان داوە تا گەیشتە ئەمڕۆ